نووسەر و ڕۆژنامەنووس دڵشاد مستەفا حوسانی هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویست، داواتە لێ دەکەم تا پێمان بکرێ پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و ئەو ڕێوشونانە بین کە حکوومەتی هەرێمی کوردستان گرتوویەتە بەر. دەبێ باش بزانین کە ئەوەی کە لە وڵاتی خۆمان تا ئێستا گیراوەتە بەر ئەو ڕێوشونانی کە کراون بەڕاستی لە قازانجی هەر هەمومان بووە، بەداخەوە کە پەتایەکی گەورەیە و ئەو پەتایە هەر وڵاتی ئەبەی نەگرتوتەوە، هەموو جیهانی گرتوتەوە. بەڕاستی پێویستمان بەوەی هەمومان دەستنا و دەست یەکتر بنێن، پێویستمان بەوەیە کە هاوکاری یەکتر بین. بەگەر پێویستی زۆرمان نەبێمان نەچینە دەرەوە، هیچ پێویستمان بۆ نەبێ لەجا شقامەکان نەسوڕێنەوە سیارەکان نەبینە دەرەوە. بەوە پێم وامانە دەتوانین کە بیجانی هەموو لایەکمان زیاتر پارێزراوتر بێ و بتوانین بەسەری دازاڵ بین. ئێمەش لەگەڵ هەموو جیهاندا هاوکار بین بەوەی ئەو پەتایە لە کۆڵمان بێتەوە، بەتایبەتی لە هەرێمی کوردستان کە تا ئێستا ڕێوشونەکان باش گیرانوتە بەر. بۆیە بە پێویستی دەزانم کە بەردەوام بین، ئیتر بەو هیوایەکە بەسەر ئەو پەتایە دازاڵ بوون و کۆتایی پێبێت. نها ڕەوشێکە نەخواستی جیهانێ و هەرێما کوردستانê peyda bûye. بۆ دەربازبوون ji vê rewşaheyî û bihêsmana me divêt em hawlatî û kesên dewlemend piştevan û harîkarên hikûmeta xwe bîn. Em pêk ve dîpserkevîn. من ئەمیر عەلی کارمەندی هاتوچۆم، وەکو ئاگادارن لە ئێستادا پەتایەکی جیهانی بڵاوە. بۆ ئەوەی بتوانین پێش بۆ پەتا بگرین، ئێمە پێویستمان بە هاوکاری یەکتر هەیە، پێویستمان بەوەیە پشتیوانی یەکتر بین، دڵنیابن بە پێکەوە بوونمان بەهێزترین، ئێمە بەیەکەوە بین بەهێزتر دەبین و بە باشترین شێوە دەتوانین بەسەرەوە پەتا دازاڵ بین و کۆتایی بەو پەتا بهێنین. و ئەوانەی کە توانای داراییان باشە هاوکاری ئەوانە بکەن کە توانای داراییان باش نییە. ئێمەش وەکو ئەرکی خۆمان لە خزمەت ئێوەی هاوڵاتی داین، بە شێوەیەکی بەردەوام لە ئەرک داین، ئێوە هاوکارمان بن.